گەر دەتەوێ فێری زمانی فارسی ببی و کاتت نییە بۆ ئەنجامدانی دەورە، یانیش ناوت لە یەکێک لە زانکۆکانی ئێران هاتۆتەوە و زمانی فارسی نازانیت، ئەوە خەمبار مەبە. پەلە بکە هەر ئێستا چەنەڵەکەمان لە یوتیوب سەبسکرایب بکە بۆ بینینی بابەتەکانمان و فێربوونی زمانی فارسی بێبەرامبەر. سلام دوستان عزیز، سڵاو هاوڕێیانی عزیز، حالتون خوبه؟ حاڵیەوە باشە؟ سەلامەتین؟ سەرحالین؟ خوب هەستین؟ هیوادارم باش بن، سەلامەت بن. لەوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بە یەک خول لەگەڵتانم. هیوادارم وانەکانی پێشووتان بە باشترین شێوە خوێنده بێ، وشەکانتان لەبەر کرده بێ، فێربوو بن کە چۆن وشەیەک بخوێنەوە و قسەی پێ بکەن. وانەی سێهەمە لەگەڵتانم، با ڕاستەخۆچین ناو وانەکە. هەر پرسیارە شتێکتان هەبوو ئەتوان لە کۆمنتە بپرسن. بیرتان نەچێت چەناڵی یوتیوبەکە سەبسکرایب بکەن بۆی هەموو کات وانەی نوێتان بەدەست بگات. هەڵدەن وانەکانیش زیاتر لە جارێک سەیری بکەن و بیخوێننەوە و لەبەری بکەن و لەبەر خۆتانە وشەکە دووبارە بکەنەوە. وانەی سێهەم ڕاهێنانی چوار، گەشتین ڕاهێنانی چوار درباره شما، درباره ئێوە. جمله‌های زیر را درباره کشور خود کامل کنید. ڕستەکانی خوارەوە سەبارەت بە وڵاتی خۆت کامل بکە، تەواو بکە. جەمعیەتە کێشوارەمان، بۆن مناڵێ جەمعیەتە کێشوارەمان واتە ژمارەی دانیشتوانی وڵاتی من 5 میلیۆن نەفەر است، واتە 5 میلیۆن کەسە. مەساحەتە کێشوارەمان، پانتایی وڵاتی من ئەوەندێ. پەرچەمە کێشوارەمان زرد و سفید و سەبز و قرمز، واتە ئاڵای وڵاتی من ئەو ڕەنگانێ. هەمسایهەیە کێشوارەمان، دراوسەکانی وڵاتی من ئیران و تورکیە و سووریە و کوێیت و سەعودی و دراوسەکانی وڵاتەکە تەژمێری. پایتەختە کێشوارەمان، واتە پایتەختی وڵاتی من ئەربیلە، بەغدادە، تێهرانە. ئیناس. ئەمە ئاسانە، بڕۆینە بابەتی دواتر. ڕاستەخۆ بۆ لاپەڕەی 7 شەهر من واتە شاری من، مەکانهای شەهری واتە شوێنەکانی ناو شار. ئەمە زۆر گرنگە کاتێک ئەڕۆیتە شارێک، کاتێک کەسێکی بێگانێتە شارەکەت و پرسیاری لێکە سەبارەت بە شوێنێک، پێویستە لەسەر ئەم وشانە بزانی، جایتر بۆ دۆزینەوەی ناونیشانێک بە یا هەر شتێک. یەکەم وێنە مەسجد، مزگەوت. دانشگاه واتە زانکۆ. مەدرسێ قوتابخانە. کتابخانە یاخود بە شێوەی بازاڕەڵێن کتابخونە واتە کتێبخانە. بانک واتە بانک. کلیسا واتە کڵێسە، ئەو شوێنەی کە مەسیحەکان تێیە کۆبنەوە. ڤەرزشگاه یاریگا. ئیدارەی پۆست واتە ئیدارەی پۆست یا بەڕێوەبەرایەتی پۆست. کەلانتەری واتە دایرەی پۆلیس واتە پۆلیس. کارخانە واتە کارگە. بیمارستان نەخۆشخانە. ئاتەشنشانی واتە ئاگرکوژێنەوە. بازار واتە بازار. مۆزێ واتە
واتە باخچەی ئاژەڵە. سەرنجبان ناڵێن باغە وەحش، باغە وەحش، لە نێوانی غ و ق باغێ وەحش، باغێ وەحش، بەو شێوە باشە. با بڕۆینە لاپەڕی هەشت. لەسەرەوە لە ناو چارگۆشێکی بچووک تێبینێکی ئاوە ئەڵێ دقات کۆنیت واتە سەرنجبان حدود، ناڵێ حدود، حدود نا، حدود، حدود بە هائێکی سووک تەلەفوزەکەی حدود. لە کۆمنتە حدود بخەنە ڕستەوە بۆ جانگێگرن واتای چییە. ئەڵێ حدود یانی کەمی بیشتر یا کەمی کەمتر. واتە حدود واتە چی؟ واتە کەمێک زیاتر یاخود کەمێک کەمتر. کەمی بیشتر واتە کەمێ زیاتر، کەمی کەمتر واتە کەمێ کەمتر. مساحت این زمین حدود 200 متر مربع است. پانتایی ئەم زەویە نزیکەی 200 متری چوارگۆشەی. بیرتان نەچێت وشەی حدود لە کۆمنتە بخەنە ڕستەوە. دێنە سەر نووسینێکی پێیاوین سەبارەت بە شاری ئیسفەهان لەگەڵ خوێندنەوەی ئەو نووسینەی لای ڕاستەوە کە باسی شاری ئیسفەهانەکە لە لای چەپۆ ڕوونکردنەوەی یاوە. باشە بۆ ئەوی جوان لە وشەکان تێبگەین کە واتای چی ئەیات بەرامبەرەکەی ڕوونکردنەوەی یاوە. ئینشەڵا منیش بۆتان ڕوونەکەمەوە کە مەبەست و واتای چییە. سەرەتا ئەڵێ شهر اصفهان مرکز استان اصفهان است. شاری اصفهان ناوەندی پارێزگای ئیسفەهانە. باشە لە بەرامبەرەوە نووسراوە چی؟ مرکز ئۆستان، مرکز ئۆستان واتە ناوەندی پارێزگا. واتای چییە؟ مەبەستی چییە؟ شەهری کە مرکز ئێداری ئۆستان است. واتە شارێکە کە ناوەندی بەڕێوەبردنی پارێزگایە. بۆ نمونە لە چواردە وروبەری شاری ئیسفەهانە کۆمەڵی شوێنی تری لێیە، کۆمەڵە شارۆچکە و شوێنی بچووکتری لێیە، بەڵام ناوەندی ئیدارە و بەڕێوەبردنەکەی کوێیە؟ پێڵێن ئیسفەهانە کەواتە مرکزە ئۆستان واتە ئەو شوێنەی کە ئیدارە و بەڕێوەبردن و هەموو شتێکی پارێزگای ئیسفەهان لەوێ. باشە و در 414 کیلومتری تهران قرار دارد. در 414 کیلومتری تهران قرار دارد. واتە ئەکەوێتە 414 کیلومتری شاری تارانەوە. این شهر ئەم شارە، این شهر ئەم شارە. باشە حدود 2 میلیون نفر جمعیت دارد. ئەم شارە نزیکەی 2 میلیۆن کەس جمعیەتی هەیە، دانیشتووی هەیە. و یکی از شهرهای بسیار بزرگ، شلوغ و پرجمعیت ایران است. یەکێکە لە شارە زۆر گەورەکان، بسیار بزرگ واتە زۆر گەورە، یان ئەتوانی بڵێ خیلی بزرگ، ئەوەش هەرواتای زۆر گەورەیە. شلوغ ناڵێ شلوغ واتە قەرەباڵغ. پرجەمعیەت واتە پڕدانیشتوان. پرجەمعیەتە ئیران است واتە پڕدانیشتوانی ئێران. یەکێکە لە شارە زۆر گەورەکان و قەرەباڵغەکان و پڕدانیشتوانی ئێرانە. دواتر ئەڵێ چی؟ ئەڵێ ئیسفەهان شهری بسیار زیبا. ئەڵێ ئیسفەهان شارێکی چی؟ بسیار واتە چی؟ زۆرە. زیبا واتە جوان، بسیار زیبا واتە زۆر جوان. و پرجاذبه است واتە پڕ لە سەرنجڕاکێشیە.
جاذبە واتە ئەو کۆمەڵە شوێنی لێ کە سەرنجی گەشتیارەوانە ڕاکێشانە پێڵێن جاذبه. یکی از جاذبه های آن زاینده رود می باشد. یەکێک لە شوێنە سەرنجڕاکێشەکانی ئیسفەهان کێیە؟ زاینده روده. زاینده رود. زاینده رود ناوی شوێنێک می باشد که از مرکز شهر عبور می کند که به ناوەندی شهر تئپەڕێت. از دیگر جاذبه های این شهر لە شتە سەرنجڕاکێشەکانی تری ئەم شارە مەسجد ئیمام، مزگەوتی ئیمام، 33 پۆل، 33 پۆل واتە 33 پرد، ئەوەش ناوی شوێنە، مادرسەیە چهارباغ واتە قوتابخانەی چوارباغ و کلیسای وانک است. کلیسای وانک واتە کڵێسەی وانک، ئەوەش ناوی شوێنەکە، ناوی کڵێسایەکە. مردم زیادی از سراسر ایران و جهان برای دیدن این جاذبه ها، خەڵکانێکی زۆر لە سەرتاسەری ئێرانەوە و جیهانەوە برای دیدن این جاذبه ها، بۆ بینینی ئەم شتە سەرنجڕاکێشانە همه ساله، همه ساله واتە هەموو ساڵە، هەموو ساڵان، هەموو ساڵێ به این شهر می آیند، بۆ ئەم شارە دێن. یکی دیگر از مکانهای دیدنی و شلوغ این شهر، یکێکی تر لە شوێنە سەرنجڕاکێشەکان کە شایانی بینینە و قەرەباڵغی ئەم شارەیە، بازارهای سنتی در میدان نقش جهان است. بازارە کۆنەکان، قەیسەریە کۆنەکان لە مەیدانی نەخش جەهان است. بازارهای سنتی بۆ شوێنانە ئەڵێن، بۆ بازارانە ئەڵێن کە کۆن دروست کراوە، وەکو بازارەکانی هەولێری لای خۆمان کە بازارە بەڵام کۆن دروست کراوە شوێنە، ئەو پێڵێن بازارهای سنتی واتە بازارە سنتیەکانیان کۆنەکان. که مرکز فروش صنایع دستی است، کە ناوەندی فرۆشتنی شتە دروستکراوەکانە کە بەدەست دروستیەکەن، چنین و دوورین و ئەو شتانە. این شهر پر جنب و جوش با همه زیبایی‌هایش در بعضی از فصل‌های سال آلودگی هوا و ترافیک سنگین دارد. ئەڵێ ئەم شارە پڕ جۆش و خرۆشە لەگەڵ ئەو هەموو جوانەی کە هەیەی لە هەندێک لە وەرزەکانی ساڵە هەوایەکی کەش و هەوایەکی پیس، واتە هەوای پیسە چۆن بڵێ دووگەڵە و هەواکەی پاک نییە. ئالودگی هەوا واتە پیسی هەوا و ترافیک سنگین دارد. ترافیک واتە سیارەی کە زۆر لوت ئەنێن بە یەکەوە قەرەباڵغە بێ، ئەو پێڵێن ترافیکە سنگین. ترافیک ئەوەی کە سیارە پشت ناوەیەکە و مەجای ڕێکردن نەبێت و شەقامەکان قەرەباڵغ بێت. ئەم بابەتە توان بۆ نووسینی داڕشتنێ شتێک بەتایبەتەوانی کە قوتابین فێر ببن کە چۆن داڕشتنێک لەسەر شاری بۆن هەولێر، سلێمانی، کەلار، خانەقین، کەرکووک ئەو شوێنانە بنووسیت و ناوی کۆمەڵی شوێنی بڵێ ئەو شوێنانەی سەرنجڕاکێشن لەو شارانەیە و داڕشتنێکی جوانی لێ دروست بکەیت. تێنە سەر کۆتا بەشی ئەم وانەیە کە ڕاهێنانی دووە. بەشی یەکەمی کە ئەڵێت هەر یەک از جمله‌های سمت راست، هەر یەک لە ڕستەکانی لای ڕاست. سمت راست واتە لای ڕاست. سمت راست را به واژه‌های مناسب در سمت چپ وصل کنید.
هەرێک لە ڕستەکانی لای ڕاست بە وشەی گونجاوی لای چەپ بگەێنن. باشە، جایی که در آنجا پول میگذاریم. ئەڵێ ئەو شوێنەی کە تێیدا پارە دادەنی. کوێ ئەو شوێنە؟ پێڵەن چی؟ بانک. بانک. دووهەم داناڵە چی؟ جایی که ورزش میکنیم. جایی که ورزش میکنیم. لەو شوێنەی کە وەرزشەکەین. بە فارسی چی پێڵێن؟ ورزشگاه. ورزشگاه. سێهەم جایی که درس میخوانیم. جایی که درس میخوانیم. ئەو شوێنەی کە وا ناخوێنین. کوێ پێڵێن؟ مدرسه و دانشگاه. قوتابخانە و زانکۆ. چوارەم جایی که تفریح میکنیم. تفریح واتە خۆشگوزەراندن، واتە کاتی بەتاڵ و بڕۆی لەوێ کات بەسەر بەی، واتە جێ گۆڕین بە خۆمان وای پێڵێ. باشە، ئەڵێ ئەو شوێنەی کە جەوی پێگۆڕی، کاتی تا بەسەرە بەی کوێیە؟ پارک. واتە پارک، واتە باخ، واتە خوانشە پێڵێن پارک. جایی که پلیس کار میکند. ئەو شوێنەی کە پۆلیس کاری تیاکات. کەلانتاری. ئەفەری. بەشی دووهەمی ڕاهێنانی دووهەم، جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید. یک واژه اضافه است. ئەڵێ شوێنە بەتاڵەکانی خوارەوە بە وشەی گونجاو بە وشە پێدراوەکان پڕ بکەنەوە. وشەیەکیش زیادەیە. باشە، ئەم ڕاهێنانە وانەی داهاتوو شیکارێکتان پێڵێم، خۆتان هەوڵدەن شیکاری بکەن. تەنها بۆتان نەخوێنمەوە. ما برای دیدن اشیاء قدیمی و تاریخی به موزه میرویم. به موزه رفتیم. ئەمە یەکەم خۆی شیکاری کردووە. واتە ئێمە بۆ بینینی شتی کۆنە و تاریخی مێژووی بۆ مۆزەخانە ڕۆشتیم. دووهەم دانیان، مردم برای نماز خواندن، مردم برای نماز خواندن به بۆشایی میروند. واتە خەڵکی بۆ نوێژ خوێندن بۆ بۆشایی ئەڕۆن. دووهەم، رضا حالش خوب نیست. مادرش او را به بۆشایی برده است. واتە رضا حاڵی باش نییە، دایکی ئەوی بۆ بۆشایی بردووە. اگر برای خرید وسایل به بۆشایی یان جای خالی رفت. ئەڵێ اکرم برای خرید وسایل بۆشایی یان جای خالی رفت. واتە اکرم بۆ کڕینی شتومەک بۆ بۆشایی ڕۆشت. دانش آموزان برای دیدن حیوانات به بۆشایی رفتند. واتە خوێندکاران بۆ بینینی ئاژەڵەکان بۆ بۆشایی ڕۆشتن. ئەو شانە خۆتان پڕی بکەنەوە بزان واتای چییە. ڕستەکە تەواو بکەن. وانەی داهاتووە وانەی چوارەم خۆمەڵامەکانتان پێڵێمەوە. ڕاستەخۆ بە هیوای سوود بینین. بیرتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن.